عزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش بێت. خۆشحاڵم ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی کورسات مەگەزین هاتینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی باشتان هەموو بێت و کار و چالاکەکانتان بەپێی پلانەکانی خۆتان بوو بێت. ئەمڕۆ ئێوارە ئێمە پرۆگرامێکی تایبەتمانە بێت لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە. وەک ئەزانین بۆ ماوەی 6 ڕۆژ فۆڕمی فیلمی زارێ بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات بەردەوامی دەبێت لە کارەکانی لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا کە ئێستا 3 ڕۆژی بەڕێوە چووە. پانێڵ و ماستەرکراس و وەرکشۆپ لێرەدا بەڕێوە ئەچێت. چەندین مامۆستای بەتوانە لە بواری فیلمسازیدا لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکار بەردەوامی ئەدەن بۆ ئەوەی کە بتوانن فیلم لە سینەمای کوردیدا بەرەو بە جیهانی بوون بەرن بۆی کە بتوانن ناوەڕۆکی فیلمە کوردیەکان بەهێزتر بن بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین وەکو وڵاتانی دیکە فیلمەکانمان بەشداری پێ بکەین لە فستیڤالە جیهانیەکاندا. لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا چەندین بەشداربووی دیکەش بەشدار ئەبن بۆی لە پانێڵەکان و ماستەر کلاسەکانە بتوانن سوود وەربگرن. لە بەشی یەکەمی پرۆگرامەکەیە من میوانداریم کردووە لە دوو بەڕێز. یەکێکیان ڕاهێنەرێکە کە لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا لەگەڵ خوێندکارەکان ئەمێنێتەوە وەرکشۆپەکان ئەنجام دەدات و هەروە خوێندکارێکیشم لەگەڵا ئەبێت بۆی بزانین لەم ماوە کە پرۆگرامێکی چڕوپڕیان بۆ دانراوە ئەتوانن چی فێر بن و هەروەها لە پێشتر کە ئەزمونیان نەبوو ئێستا بتوانن چۆن ئەزمون وەربگرن. ئەوانی زۆر بەڕێز مامۆستا ئەرسەلان ئەمیری وەکو دەرهێنەر و نووسەر بەشدارە بێت و هەروەها خات و شات و ئەتا بەشدار بوو لە فۆرمی زارە و هەروە وەکو خوێندکار بەشدارە. سڵاوتان لێبێت و بەخێر بێن ئێوارەتان باش. ڕێز بۆ ئێوە و بینەرانتان لە خزمەتان. زۆر سپاس. مامۆستا ئەرسەلان پێمان بڵێیت لە ماوەی 3 ڕۆژە کە فۆرمی فیلمی زارێ بەڕێوەچوو هێشتا 3 ڕۆژیشی ماوە. لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا بەڕێزە وەرکشۆپەکان ئەنجام ئەدەیت. با باسێک لە فۆرمی فیلمی زارێ و هەروە وەرکشۆپەکە بکەین لە سەرەتادا. ئەمە تاکو من بزانم یەکەم جارێکە لە کوردستان هەر شوار پاشا یەکەم جارە کە فستیڤالێک پرۆگرامێک بەرنامەیەک لەسەر سناریۆ بە تایبەت لەسەر بیرۆکەکرێت. ئەمە زۆر گرینگە جێشانازیە بۆ من کە لەم پرۆگرامە بەشدارم. ئەم چەند ڕۆژە بۆ خۆم ئەزمونێک سیر بوو ئەوەی کە ئەم جیلی تازەی فیلمسازی کوردستان مەبینی دوای ساڵان کە زۆر ژیر و زیرەکەن و هەوڵەدەن کە کارەکانیان بە باشترین شێوە بنە پێشەوە و ئاستی سینمای کوردی بەرزەوە بێتەوە. هیوادارم بتوانین یارمەتیان بین و سپاس بۆ ڕێکخراوەی زارێ ئەو کەسەی یا ئەو کەسانە ئەو گروپە کە بیریان کردەوە کە ئێمە ئەبێت فستیڤالێکمان بێت لەسەر سناریۆ بیرۆکە کە ژێرخان و ئەساس و بنەڕەتی سینمایە بەشیان زووتر چاوەڕان و زووتر ساڵانی پێش ئەم جۆرە فستیڤالانە یا وەرکشاپ و فڕۆم دەست پێ بکات. بەڵام هەر ئێستاش باشە و هیوادارم هەمووش باش بڕێتە پێشەوە و دەست خۆش بێت. خات و شات و وەکو بەشدار بێک وەروە خوێندکارێک بەشداری لە فۆڕمی زارێ. با سەرەتا مامۆستا ئەرسەلان ئاماژەی بەوە کردەوەی کە ئێمە گەنج و بە بەهرەی زۆر جوانمانەیە خاوەن بەهرەی جوانن. کە پێمان خۆشە سەرتا بزانین تۆ چۆن ئارەزوت لە بواری فیلمە هەبووە لە بواری ئەوەی کە بتوانین ببی بە دەرهێنەرێکی باش خاوەن سیناریستێکی باش. سەرەتا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ڕێکخراوی زارێک کە توانیمانە دەرفەتێک هەبێت هەوڵ بین بۆی کە سینەمای کوردی بەرەو پێش بەرین. من و هەریەک لەو بەشداربوانەی تر کە بەشداریمان کردووە لێرە حتمما خۆشەویستیەک و ئارەزوێک لە دڵمانە هەبوو بۆ سینەما و بەرەو پێشچوونی سینەما. وەکو ئەوەی کە بڵێم ئەم چەند ڕۆژە ئەزمونێکی تازەم وەرگرت بێ ئەزمونی تازەم وەرنەگرتەوە زۆر ئەزمونی تازەم وەرگرتووە لەگەڵ ئەکید مامۆستا ئەرسەلان و مامۆستا بەڕێزەکانی تر و مامۆستا بە ئەزمونەکانی ترە بە ئەکیدی ئەزانم ئەتوانین ئەم جیلەی ئێمە ئەم هاوڕێیانی کە لەگەڵ ما بەشدار بوون سینەمای کوردی بەرەو پێش بەرین بە شێوەیەکی باشتر. دەست خۆش بێت. مامۆستا لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە لەگەڵ خوێندکارەکانە بوویت هیوات هەیە لەوەی کە ئەم خوێندکارانە بتوانن لە داهاتووە ببن بە یەکێک لەو کەسانەی کە باشترین فیلمەکان بەرهەم بهێنن لە سینەمای کوردیدا؟ ڕاستی هیوا زۆرە ئومیدم هەیە بەڵام بربەستیش زۆرە ئەوەی کە سینەما پەیوەندی هەیە بە مەسەلە و کێشەی ئابووری بۆ دروستکردن فیلم باجت و پارە دەوێت پێشەوە ڕوانینێکەوێت وەکو ڕۆشنبیرێک ئەوانەی کە دەسەڵاتدارن بزانن کە سینەما وەکو یەکێ لە شاخە هونەریەکان یەکێ لە هونەرە گرینگەکان
زۆر تەسیری هەیە لەسەر گەشەکردنی هەموو کۆمەڵگایەک بەتایبەت کۆمەڵگای کوردی ئەوەی کە خەڵک کاتێککە فیلمە بینن وەکو تەسکیەی نەفسێک وەکو ئەوەی کە خۆیان لەناو ئەو فیلمە بینن ئەتوانن جۆرێک پەیوەندی لەگەڵ خۆیانە بگرن لەگەڵ کۆمەڵگا بگرن لەگەڵ کولتور و فەرهەنگی کوردیا بگرن هیوا زۆرە ئۆمید زۆرە بەڵام هیوادارم ئەو بربەستانە بە یارمەتی نەتەنیا حکوومەت و بە یارمەتی هەموو کەسانێک کە ئەتوانن دەسەڵاتیان هەیە بتوانن یارمەتی بن کە ئەم گەنجانە بتوانن بیرۆکەکانیان بە فیلم بکەنە فیلم و ئینشاءالله بۆنە هیوا زۆرە جەمال مەستا هەمیشاڵێن کارکردن بەتاک لەوانەیە هەندێکجا ئەو سەرکەوتنە گەورەیە بەدەست نهێنێت کاتێک کە گروپێک بەیەکەوە کارەکەن کەواتە هیوات هەیە لەوەی کە یاخود پلان هەیە لە داهاتووە کۆمەڵێک لەو سینارستانە بتوانن سیناریۆیەکی بۆ فیلمێکی کوردی باش بنووسن و لە فستیڤاڵە جیهانیەکانیش بەشدار بێت هەر ئێستا لەم وەرکشاپە نزیک 20 بیرۆکە بۆ سناریۆ هەڵبژاردراوە کە بەڕای من هەمویان و پۆتانسیۆل و هێزی ئەوەیان هەیە کە ببن بە فیلمێک باش ئەمانە هەمویان بیرۆکەی کورتە فیلمن بەڵام هەموو فیلمسازێک بە تایبەت زۆربەی فیلمسازان بە کورتە فیلم دەست پێەکەن کە فیلمی درێژ دروستکەن هەرم کورتە فیلمانە هەمویان زۆربەی ئەم ئایدیا و بیرۆکانت پەیوەندی هەیە لەگەڵ کولتوری تایبەتی کوردیە لە هەندێک لە بیرۆکەکان بیرۆڕای جیلی تازەست بە کۆمەڵگا وەکو کەشوهەوایەکی تازە کەشوهەوایەکی نوێ لە ناو فەرهەنگ و کولتوری کوردی هیوادارم کە بتوانن ئەم ئایدیا و بیرۆکە بیکەن بە فیلم و بەڕای من زۆربەی ئەم فیلمانە توانێت جیهانی بێت بینەرە جیهانی بێت و ئێمە بناسێنێت بە خەڵکی دنیا و بە تەماشاگەران دەستخۆش شات و بە گرنگیەوە لەوەی کە هەمیشە کاتێک کە کەسێک ئەوێت لە بوارێکە سەرکەوتوو بێت کۆمەڵە کەسانێکن لەوەی کە پاڵپشتی ئەەکەن لە سەرەتا خێزانە بۆ ئەو پاڵپشتیان بەڵام تا چەند گرنگە لە پاش خێزانەوە لەوەی کە کۆمەڵە کەسانێکە بن چ ڕێکخراو بن یاخود ئەو لایەنانە بن کە پەیوەندیان بە بواری فیلمسازیەوە هەیە هاوکاری ئێوە بن وەکو گەنجێک دەستان بگرن بۆ ئەوەی کە ئێوەش بێنە ناو ئەم دنیاەوە بتوانن تیا سەرکەوتوو بن بەڵێ حتمما وەرکشۆپێکی وەکو ئەمەی زارێکە کراوە هەنگاوێکی گەورە بۆ من و ئەو نۆزدە بەشداربووی تر کە توانیمانە لە ناو کۆمەڵێک سینیاروی تر و کۆمەڵێک تریتمنتی ترا ئەوانەی ئێمە هەڵبژێردێت ئەمە خۆی لە خۆیان هەنگاوێکی گەورەیە و پاڵپشتێکی گەورەیە بۆ ئێمە کە کرابێت وەکو ئەوەی کە بۆ نمونە بڵێم دەستگرتنێک هەبێت و یارمەتی دەرێک هەبێ ئەوە ئەکید بە کۆی دەنگی هەر هەمومانە بێت نێک بەتەنیا من بڵێم بە هاوکاری ئەم وا ئەکەم و ئەو وا ئەەکەم ئەگەر هەموو یەکدەنگ بێت ئەتوانین پێکەوە هەنگاو بنین بەرەو پێشتر و ئەتوانین سەرکەوتوو بین لەوەیەکیدم زۆر پاشە مامەسا ئەسەلام پێمان بڵێ لەوەی کە بەڕێزت سیناریۆ نووسیت ئەکرێ هەموو جارەیە خودت با بڵێن مەرجە ئەو کەسێک کە کاری سیناریۆکەی کردووە خۆشی دەرهێنەر بێ لەم فیلمەیە زۆربەی فیلمساز ئەوانەیە کە فیلمسازن لەو هەنگاوە سەرەتاییە کە لە بوار فیلمسازیە دەست پێەکەن هەمویان حەزەکەن کە بیرۆکە و ئایدیای خۆیان بیکەن بە فیلم ئەمە تەبیعیە شتێک نییە کە بڵین خراپە بەڵام لە کاتێک کە سینما ئەبێت پرۆفشناڵ ئەبێت تۆزێک ئەبێ هەر کەسێت تەخەسوس و توانایی تایبەت خۆی بێت لەو ئاستەدا ئەبێت سناریۆ نووس وەکو بتوانێت ئاستی سناریۆ نووسی خۆی ئەوەندە بەرز بکات کاتەوەیە نییە لەسەر حرفەیەکی ترا وەکو دەرهێنەری یا وەکو دیۆپی ئیش بکات بەس لە ئاستێکترا بەلای منەوە ئەتوانێت سناریۆ نووس جیا بێت لە دەرهێنەر هەر کامیان پێشە و حرفە و ڕێگەی خۆیان بدۆزنەوە و لەسەر ئەو بە تایبەت ئیشکەن کە ئاسیان بەرزەوە بێتەوە بەڵام هەندێک کەسێک کە توانایان زۆرە ئەتوانن هەندێک کەس کە خۆیان لەم مەسیرەدا ئەدۆزنەوە و ئەتوانن هەم دەرهێنەر بن هەم نووسەر بن ئەو کێشە نییە کێشەوەیە کە کارەکان بەهێز بێت و
هەست جوڵێن بێت. مامۆستا لاپەڕەکانی مێژووی کورد هەڵبەینەوانێ چەندین چیرۆکمان هەیە چەندین بە هەوراز و نوشێوە تێپەڕی و کارەساتی خۆشمانەیە و کارەساتی ناخۆشیشمان هەیە لەم ڕاهێنانەدا ئەندا لەم وەرکشۆپانەدا تا چەند هەوڵتان داوە ئەم چیرۆکانە ئەم چیرۆکە خۆماڵیانە وەکو سیناریۆ نووسێک لەوەی کە بتوانن بە قوتابیەکانی بڵێنەوە بە خوێندکارەکانی بڵێنەوانە تاکو بتوانە داهاتوە ئەوان کاری لەسەر بکەن. ئەو باسی کارەساتی ڕەش و کارەساتی ڕۆن یا ڕۆشن بڵێن یا سپی نازانم ئەو شێک سەیرە بۆ من کە ئایدیا و بیرۆکەی زۆربەی ئەم جیلی تازە تۆزێک ڕەشە پەیوەندی هەیە بە ئەو هەستە کە لە کۆمەڵگا و لە دنیا و لە یاکو هەر تایبەت بە تەمەنیانەیە ئەوانەی کە گەنجن تۆزێ ئیدئالیستن حەزەکەن هەمووش بە پەرفێکت ببینن بەڵام چۆن نایبینن ڕەشە بیننەوەی ئێمە هەوڵە دەین وەکو کەسانێک کە تۆزێ ئەزمونمان زۆرترە کە تۆزێ ڕۆشنایی لە ناو بیرۆکەکانیان بدۆزینەوە تۆزێ ئۆمیدیان پێبین کە ئۆمیدیان پێبین کە چیرۆکەکانیان ڕوونتر و ڕۆشنتر و تۆزێ سپی ببینن نەوەی کە زۆر فانتزی و خەیاڵی بێت بەڵام بتوانن ئۆمیدێکیان بێت کە تێکۆشین لە تێکۆشینا بەردەوام بن و هەمووش ڕەش نەبینن ئەوە یەکێ لە ئەرکەکان ئێمەیە لەم وەرکشاپە وەکو منتۆر یا ڕاهێنەر کە بتوانین ئەو کارە بکەین کە کارەساتی سپی لە کارەساتی ڕەش زیاتر بێت کاری لەسەر بکرێت کاتەبا من ئەم پرسیارە لە شاتە بکەم بە شێوەیەکی دیکە ئەسە جیلی ئێمە و جیلی مامۆستا وا بە ئێواڵێن و وا بینیمانە لەوەی کە ئێوە جیلێکی زۆر خۆشبەختنەوەیەکی خۆشبەختن بەس بۆچی لە سیناریۆکانتانە ڕەشبینی بەدی ئەکرێت وڵایی من وەکو باوڵین بە تایبەتی لەسەر پرۆژێکتەکەی خۆم لەسەر تریتمنتەکەی خۆم قسە بکەم ئەو ڕەشبینیەی کە تایەتی نەیگەڕێنەوە بۆ هۆکارێکی تایبەتی کە بڵێم لەبەر ئەمەیە و لەبەر ئەم شتە ڕەشبیناوەی تۆش وڵی تۆزێک ئەوە خۆ کەشف کرد وەکو ئەوەشی کە بڵێم بەعامەتەن ئەوەنی بیرم بێت و ئەوەنی بتوانم بیری لە بکەمەوانێ جیلەکەی من بەعامەتەنی تر لەو تەمەنی کە فاممان کردوانێ لەو ساڵانی کە کەوتینەوەی کەوینە سەرەوەی فام بکەینەوە و بزانین کە ڕەشبینی و ئەو گەشتبینیە جیا بکەینەوە لە ژیانمانە وڵاتەکەمان بە کێشەی زۆر زۆر ڕۆشتووە لەو کاتەوە و هەستەکەم ئەمانە هەریەکە و هەر ڕۆژە و چیرۆکێکی تازەمانە بیست دەرباری کۆمەڵێکشتی ڕەشبینی ئیتر لە هەر جۆرێکەوە بێت لە هەر ڕوویەکەوە بێ هەستەکەم زیاتر بۆ ئەوە بگەڕێتوانە چکە لەو کاتەوە ئێمە بەبەردەوامی بە کۆمەڵێک چیرۆک و کێشەی زۆر ناخۆشا تێپەڕین کەواتە ئەو سیناریوانەی کە ئەینووسنەوانێ ئەکرێ بڵێن بەشێکی ئەوەیە کە کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە چ شتێک بێت لەوەی کە لەلایانی تاکە کەسیەوە کاریگەری هەبوو بێت لەسەر یاخۆ چیرۆکێک بێت کاریگەری هەبوو بێت لەوەی کە لە ژیان تا بەسەر تا هات بێت ئەکرێ ئەو شتا زۆربەی زۆری چیرۆکەکان و تریتمنتەکان ئەوەی کە پێکەوە بە تیم ئیشمان لەسەر کرد بێت و باسمان کردبێت بۆ یەکتری زۆر بەمان لەناو واقعا بووین ئەو تریتمنتی کە پێشکەشمان کردووە بە ئێرە واقعی بووە بەسەرمان هاتووە و بۆیە کارمان لەسەر کردو تاوەکو بتوانین بیگەینین بە خەڵک ئەم غەڵەتەی ئێمە کردمان ئێوە میکەن تێگەی و دوای ئەوە بۆ ئەوانی تریش کە لەناو خەیاڵا بێ ویستێتی ئەو شتێک کە لەناو مێشکاتی و دەنگی کە لە خەیاڵەکان یا هەبوو بیگەێنێت ببینێت اینجا مامۆستامە زۆر جار هەیە بە بینە سەروی کە بۆن ئەو کەسانەی کە شعر ئەنووسن هەندێک جار ئێمە وا هەستەکەین ئەو تێکستانەی کە ئەوانەی نووسن ڕاستەخۆ پەیوەندی هەیە بەخۆیانەوە بەڵام هەندێک جار ئاماژە بەواکەن نا ئەو تێکستە کەسێک هاتووە باسی ژیانی خۆی بۆ کردو من لەوە بە سەرچاوی گرتووە من نووسیمە لە بواری فیلمدا ئەکرێ بڵێن ئەگەر من چیرۆکێک بنووسم ئەگەر لە ژیانی ڕاستی خۆما ڕووی نەدابێت ئەم چیرۆکە چیرۆکێکی سەرکەوتوو ئەبێت یاکو شکست خواردو ئەبێت لە فیلمەکەدا یاخود ئەکرێت هەندێک جار من چیرۆکی کەسێکی دیکە بێت بێن بیگەڕمەوە لە سینمادا ئەوە گرنگ نییە کە ئەبێت کە ئێمە چیرۆکی خۆمان بڵێن پیای تێپەڕبوو بێتین گیان پیای تێپەڕبوو بێتین ئەوە گرنگە کە ئێمە چیرۆکێ بڵین کە لە بوارە تەکنیکی لە ئستراکشر و بنەڕەت و شێوازی سینمایی و شێوازی گێڕانەوەی چیرۆک لەگەڵ بینەرە پەیوەندی بگرێت هەستیان بجوڵێنێت و باوەڕکەن بەوەی کە ئەو کەسایەتیانە هاوسۆز بن لەگەڵ ئەو کەسایەتیە کە
ڕۆڵەگیرن لەناو ئەو فیلمەدا. پس چۆن ئێمە لە بەتایبەت لە کوردستانە سینمای ژانڕ یا ژانڕمان کەمە. لە سینمای ژانڕە بەتایبەت ئەوەندە ئەوەی کە بڵێن کەسێک چیرۆکی خۆی ژیانی خۆی تایبەتی خۆی بڵێ ئەوەندەوان نییە، بەڵام بیرروڕای خۆی لەبارەی ژیانەوە وەکو ئایدۆلۆژی خۆی لەبارەی ژیانەوە لەناو چیرۆکەکە هەیە. لە سینمادا شێوازێک جۆراژۆرمان هەیە کە بتوانین چیرۆک بڵین. هەندێک کەس وەکو خاتوون چیرۆکێ واقعی خۆی هەڵێت، بەڵام هێشتا بۆ ئەوەی بتوانێت بینەری زۆری بێت ئەبێت تۆزێ ئامی کاتەوە، تۆزێک چیرۆکەکە بە شێوەی بیگەڕێنێتەوە کە بینەر زۆرتر هەست کات بەو کاراکتەرانە بەو کەسایەتی ناو فیلمە. بەس وەکو شێر ئەوەی کە بۆ خۆت تەنیا بڵێ ئەو چرخەی ئابووری سینما ناگەڕێت. سینما پەیوەندی بە مەسئلەی باجت و ئابووری هەیە، ئەبێ بینەر بێت بیبینێت. بە تایبەت ئێستا لە کوردستانە هەندێک فیلممان هەیە کە فیلمهایەک کۆمەرشیاڵ و تجاریین، فیلم دروستە بێت ئەو پارە ئەگرن دووبارە توانن فیلم دروست بکەن، بەس ئەوە ئەتوانێت بینەر تۆزێ هەست بینەر بجوڵێنێ کە پارە بدات بۆ ئەو فیلمە. ئەم شێواز فیلمیش هەر لە دنیا هەیە بینەر پەیوەندی لێگرێت. شێوازێک ئارتهاوس یا هۆنەریش هەیە کە تۆزێ شخصیە، تۆزێ ژیانەکە تایبەت بخۆێت. ئەویش هەروە ئەتوانێت بەردەوام بێت لە کوردستان لە سینمای کوردیدا. ئێمە ئەبێ ژانڕی جۆرمان بێت، هەم ژیانی تایبەت بە کەس بتوانێت ببێت بە فیلم، هەمەوەی کە فیلمێک ئام بێت کە هەموو کەس بتوانێت لەگەڵ یا پەیوەندی بگرێت و ئەوانەی کە من زانیاریمە هەمیشە لەوەی کە بینەرە کوردیەکان ئەیانەوێت کاتێک کە ئەچن بۆ بینینی فیلمێک لە سینەماکاندا و لە شاشەی کوردی لەوەی کە ببین ئەم فیلمە بە تایبەتی یعنی هەڵقوڵاوی ناوناخی تاکێکی کورد بێت، هەڵقوڵاوی چیرۆکێک بێت کە لە ناو کوردەوە سەری هەڵدا بێت. وەکو بەڕێستان تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە لەوەی کە فیلمەکان زۆر زۆر کوردی بێت، زۆر زۆر خۆماڵی بێت. ئەمە وازانم کێشەی هەموو کوردێکە لە هەموو بوارێک کە بتوانێت شتێک کوردی دروستکە، ئەوە لە هەموو بوارێک لە چ ئاستە هۆنێگەکانە چاوەی کە ئەوە هەمومان تێکۆشینەوە کارە بکەین. بەڵام تەنیا کوردی بوون بەتایبەت لە سینما ئەبێ فیلمێ بێت کە کوردی بێت بەڵام بینەرە جیهانی بێت. ئەوەی کە ئێمە فیلمێ دروستکەین تەنیا کوردی بێت، تەنیا خۆمان تێبگەین و هەر خۆمان لەناو خۆمانە فیلمێ دروستکەین و لەگەڵ یا بکەنین و لەگەڵ یا بگیرین، لە سینماداوە جواب نادات. سینما هۆنەرێکە کە جیهانیە. ئێمە بێ فیلمێک دروستکەین بوومی بێت، تایبەت بە کولتوری خۆمان بێت، فەرهەنگی کوردی بێت، بەڵام بینەرە جیهانی بێت. ئەوە لەم ئاستەدا ئەبێ ئەو فیلمە کوردیانە بە شێوازێک تکنیکی بڕۆنە پێشەوە کە بتوانن ئەو ژیانە هاوبەشەی تەواوی مرۆڤ لە تەواوی دنیا لە کولتورە جیاوازەکان هەستیان بجوڵێنێت، ئەوانیش پەیوەندی بگرن لەگەڵیا. ئەوە ئاستێک کە بۆ سینمای کوردی ئاستێکە ببوون ئاستێک بەرز و جێشانازیە بۆ من ئەگەر فیلمێک وا ببینم کە کوردی بێت بەڵام لە هەموو وڵاتان دنیا بینەری بێت. شاتو ئەزانم کە زۆر گەنجی تو با بڵێن مناڵیشی تەمەنەکە و ئاشکرا ناکەم بەسی زانم نوێی کەڕێگایەکی زۆر زۆر دوور و درێژ لە بەردەم تاماوە. وەکە زین ئەمساڵ لە فستیڤاڵی کان یەکێک لە فیلمە کوردیەکان یەکێک لە بەهێزترین خەڵاتەکانی بەدەستێنا. هیواتەیە لەوەی کە لە داهاتوە بتوانی فیلمێک بەرهەم بهێنیت لە فستیڤاڵەکانی جیهاندا بەشدار بێت و باشترین خەڵاتەکان بەرێت. ئەکید هیوایەکی وا هەیە لە دڵما و هەوڵیش ئەم و کاریشی لەسەرەکەم. بە تایبەتی بەشداریکردنم لەم وەرکشۆپ و فستیڤاڵەیە سپیشلی بۆ ئەوە نییە کە بڵێم بە تایبەتی هاتوون بۆ ئەوەی لێرە خەڵات بەرم، لێرە هاتوون فێر بم بۆی لە فستیڤاڵە جیهانیەکان خەڵات بەرم. دەستخۆش بێت. اینجا با پرسیارێکی دیکەش بکەم. پرۆگرامێکی زۆر زۆر چڕۆپڕتان هەیە، بەڵام بە خۆشحاڵیەوە من گوێبیستی ئەوە بم لە ناو خوێندکارەکانە لەوەی کە زۆر زۆر بەتامەزرۆیی و ئەیانەوێت کە ئەم وەرکشۆپە تەواو بوو خێرا بچنە وەرکشۆپێکی دیکە، کەواتە ئەکرێ بڵێن لەوەی کە ئێوە ئەو هیوایە کە هەتانە بەڵام لە ئێستاوە ئیشی لەسەرەکەن بۆی کە بتوان لە داهاتوە ببنە باشترینەکان. بەڵێ بێگومان بە ئەکیدی هەمومان هەوڵی ئەوین کە ببین بەیەکێک لە باشترەکان لەسەر دەستی ڕاهێنەرە زۆر زۆر بە ئەزمونەکانمان. بە ئەکیدی ئەمان ڕێگەیەکی زۆر دووریان بڕیوە بۆی بێنە ئێرە و
بتوانن ئەوەی کە پێیانە بیگەێنن بە ئێمە بە زۆر زیاتریشەوە بەکیدی و ئێمەش سوود لەوە بینین هەوڵ بۆ باشترینین و دوای ئەمەش هیوادارم وەرکشۆپی تر زۆر بەردەوام بێ زۆر باشە مامۆستاتوانین بڵێن کە ئێستا ئەرکەکەی ئێوە وەکو ڕاهێنەر وەکو دەرهێنە ڕاهێنە لە فۆرمی زارێ و هەروە بەڕستان دەرهێنەر و نووسەرن ئێستا ئەرکەکەتان قورستر بووە لەوەی کە ئەم خوێندکارانەی هیواکەیان بە ئێوەیە لەوەی کە بتوانن ئێوە لەگەڵیانە بمێننەوانێ بۆی ئەو ئەزمونەی کە ئێوە بەڕستان هەتانە بیگوازنەوە بۆ ئەوان بەردەوامی ئەدەن لەگەڵ خوێندکارەکان بەردەوامن پەیوەندیتان بمێنێتەوە ئێمە لەگەڵ ئەم خوێندکارانان هەرم سێ ڕۆژە پەیوەندی عاتفیمان کردووە بەداخەوە ناتوانین دەرچینە دەستیانەوە هەمویان ڕقەمەکانمانیان هەیە هەر سناریۆمان بۆ ئەنێرن بیرۆکەمان بۆ ئەنێرن جێشانازیە بۆ من کە خزمەتکەم بە سینەماکارانی کورد و فیلم کوردی باش ببینم و تۆزێک بچووک کاریگەریم بێت لەسەر ئەو فیلمە باشانە کە ئەم جیلی تازە دروستیەکەنەوە بزانن جیلی تازە چیەکەن کاتە حەزی خولیای فێربوونیان زۆرە زۆرە بەڵام تۆزێ تەمەڵن جیلی تازە هەمویان حەزەکەن کە زوو بگەین بە ئامانج یەکێ لە ئەرکی ئێمە ئەوەیە کە فێریان کەین کە هەر شتێک کە گرنگ بێت تۆزێ ئەبێ سەبووریکەن ئێدی بڕنە پێشەوە فێر بن بەردەوام لە فێربوون و هەروواکە لەم چەند ڕۆژە ژیاون ئەبێ دوان ڕۆژی کە فستیڤال تووا بە هەرەمە ئیدامەی پێبن بەردەوام بن لە فێربوون بەردەوام بن لە فیلمبینین بەردەوام بن لە خوێندن و لە بیری نەکەنەوە هیوادارم هەمووشت باش بڕۆتە پێشەوە زۆر باشە شاتو لە ئێستا ژیری دەستکردیش هەیە جا ئەمنەوەی زۆر بەکاری ئێنن کەسە سەردەمی تەکنەلۆژیا هەوڵتان داوە ئێوە سود لە تەکنەلۆژیا شوەر بگرن بۆ ئەوەی کە بتوانن لەو ڕێژەوانێ باشترینەکان وەربگرن بۆ مەوزوعی دەستکردی ژیرەکی دەستکرد ڕاستێکی وەکو بەکارهێنان زۆری هاوڕەکانم بەکاریان هێناوە وەکو شخصیان خۆم ناجارێ دەستم بەوە نەکردووە لە پلانما هەیە بەکاری بێنم بە حکومەوەی کە بە دەردی خۆدوتە سەردەمی تەکنەلۆژیایە یارمەتی دەرێکی باشە بە بۆ ئێمە لە زۆر ڕۆوە ڕەنگە مامۆستاش لە من زۆر باشتر بزانێت زۆری ئیشەکانی ئێمە بە تەکنەلۆژیا و ئایکرێ زیرێکی دەستمان دەستان خۆش بێت ئەزام لەوەی کەوە زۆر سەرقاڵ بوون ئەم چۆن ڕۆژە بەڵام کاتان بێمە بەخشی بۆ پرۆگرامی کورسات مەگەزین زۆر سپاس کە لەگەڵ ئێمە بوون زۆر سپاسانەکەتان بۆ خوازیین لە ماوەی سێ ڕۆژی کەماوە دەستان خۆش بێت زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین بەڵام لە ئێستادا با پشوێکی کورت وەربگرین لەم بەشی پرۆگرامەکەیە میوانداری زۆر دوو بەڕێزم کردە مامۆستا سۆران نەقشبەندی وەکو دیپلۆماتکاری کلتوری و هەروەها کاکخەی بەڕەفیق وتەبێژی فۆڕومی زارێ سڵاوتان لێ بێ بەخێر بێن سەرچاو کاکخەی بەرباسەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەین با بەگشتی پاسێک لە گرنگی فۆڕومەکە بکەین و هەروەها ئەو پلانەی کە داتان ڕشتووە بە چ پێوەرەکداتان ڕشت ئەم پرۆگرامە بەڵێ بە خۆشحاڵی وەک پێشتریش باسمان کردووە کاتە قورسەکانمان تێپەڕان ێسا سەری نەتیجەکانەکەین ئەم سێ ڕۆژە بەردەوامی فۆڕومەکە گەشتبینین چکە شتەکان گەرموگوور دیارن مامۆستاکان و تەلەوەکان کۆنتاکتێکی باشیانەیە و ئەو پلانانەی کە بۆیان داڕێژراوە زۆر بەباشی بەرەو پێشەوە چێت جێگەی دەستخۆشیە و داڕشتنی پلانەکان پێشتریش ئامانجەکان و بیرکردنەوەکانی فلمفۆرمی زارێ بڵاو کراوەتەوە کە ئامانج لەوەیە ئەو گەنجە بەهرەمەندانە ئەو بیرۆکە باشانی کە هەیەە لێرە ڕێگە ڕاستەکان پیشان بدرێت لە ڕێگەی مامۆستا زۆر بەتواناکانەوە کە لە هەر چوار پارچەی کوردستان دەستنیشان کراون خۆشحاڵانە لە مدی ئەم سێ ڕۆژەیە نەتیجەکانە بینینەوە گەرم و گوڕیەکە بینینەوە کە بەباشی بەرەو پێشەواتێت. سەرباشە دەست خۆش مامۆستا سۆران بەڕێستۆک و پانەلیست بەشداریت کردووە لە فۆڕومی زارێ با سەرتا پاسێک لە گرنگی فۆڕومەکە بکەین وەروە تا چەند گرنگە ئەم فۆڕومە بەردەوامی هەبێت نەک تەنها ساڵێک هەبێت و لە پاشاندا کۆتایی پێبێت. بەڵێ سپاس بۆ جەنابێ سڵاو ڕێزم بۆ بینەران بەڕاستی ئەوەی کە من لێرەیە وەکو خاڵی جیاواز بینیم لەناوم دیداری فیلمی زارێ ئەوەیە کە مای دڵخۆشیە زۆر ئەوەیە کە شتەکان زۆر باق و بریق نییە بەڕاستیەکەی زیاتر ئەوەیە کە یعنی تەرکیزە ئەساسیەکە لەسەر شێوازی دروستکردن و
پەرەپێدانی مەسلەی ستۆری تێڵینە یاخود گێڕانەوەیە کە ئەمە بۆ من جێی دڵخۆشێکی زۆرە لەبەرەوەی کە وەکو لە سلۆگەنەکان و نووسینەکانی خۆشتانە ڕەنگەیاتەوە ئەوەیە کە پێش فیلمێک بیرۆکەیەکەیە گرتنەبەری ئەو ڕێکارانەی کە بیرۆکەیەک بگەێنێ بە سیناریۆیەکی باش و بە سکریپتێکی باش و پێش مەسلەی بەرهەمێنان ئەمە جێی دڵخۆشیەوە خاڵێکی تری جیاوازی ژەوەیە کە بەڕاستیەکەی ئەو گەنجانە بینیت کە هەمووی توانای تازەیە لە ژێر دەستی ئەو خەڵکە بە ئەزمونەیە پەروەردەکرێن پەروەردەیەکی ئینتێنس و زۆر چڕ و پڕ لە ڕۆژەکانە کە من لە ئەو بەڕێزانەی کە وەکو مێنتۆر و وەکو مامۆسا لەگەڵ یانان ئەو فیدباکە بینمەوە کە دڵخۆشن بەو حەزە زۆرەی کە لەناو ئەو تاقە نوێیانەیە هەیە بۆ پەروەردە بوون ئەمە ئەو خاڵە جیاوازانەیە کە من بەڕاستی دەستخۆشیتان لە یەکەم و جێی سەرنجە. دەستخۆش بێ کا خەیبەر لەوەی کە هەندێک جار ئەم جۆرە فستیڤاڵانە یاخود ئەم جۆرە فۆرمانە کە تایبەتە بە بوارێک کە فۆڕمی فیلمی زارە تایبەتە بە بواری فیلم ئەکرێ بڵێن گرنگە لەوەی کە ئەم فۆڕمانە بەردەوامی هەبێت لەگەڵ ئەو خوێندکارانەیە بەردەوام بن لەبەرەوەی کە ئەوەندێک ئێمە زانیاریمانەی خوێندکارەکان حەزو خولیایەکی زۆریان هەیە بۆ فێربوون و ئەیانەوێت ببن بە فیلمسازی زۆر بەتوانە. ڕاستی گرنگی هونەرەوەیە هەمیشا بێ فێر ببیت هەمیشا بێت ئاگدار بیت لە دنیای چی ڕۆیادوە سوودمەند بی لە هەموو خەڵکە بە ئەزمونونەکان چکە بەڕاستی هونەر شتێک نییە بڵیت فێر ئەبم ئەبێ وەربگری و بیرۆکە دروست بکەی و ڕێ هەبێت لەسەر هەموو ئەو شتانی کە پێویستە هونەرمەند قسەی لەسەر بکە هونەرمەند بۆچوونی هەبێت لەسەری بۆیە بەڕاستی ئەم جۆرە لە فۆڕومانە بۆ بواری سیناریۆ لە سینەمایە زۆر گرنگە و وەکو مامۆستایان و کەسە شارەزەکانیش لێرە ئاماژیان پیاوە کاکسۆرانیش ئاماژەی پێ پێویستە ئەمە نزیکتر بکرێتەوە کاتەکەی لە ساڵێکا چەند جارێک بێت بۆ ئەوەی بەردەوام هەبێت و هەمووان چانسی بەشداریکردنیان نەبێت هەموو سینەماکارەکان هەموو هونەرمەندەکان کە خولیان سینەمایە و لە سیناریۆ نووسن یاخود چیرۆکە نووسن بەردەوامیان هەبێت و بتوانن هەمووان سوودمەند بن بەڵام ئەوە نەبێت ئێستا خوێنکارێک لێرە ئەم بەشەی بینی ئیتر دەرفەتێکی تری نەبێت کە دووبارە بەشدار بێتەوە زانیاریەکی زیاتر وەربگرێ لەبەرەوە بەڕاستی زۆر زەرورە بێ لە چەند لایەکەوە گرنگی بەم جۆرە فۆرمانە بدرێت. ئەگەر ئەمە لای بەڕست لەسەر گرنگەکانی پێش پرۆگرام لەگەڵ مامۆستا سۆران کەمێک گفتوگۆمان کرد بەڕێست ئاماژەت بەوە کرد لەوەی کە گرنگە ئێمە وەکو کورد بتوانین لەوەی کە شتێکمان هەبێت کە هەمومان بەیەکەوە کۆ بکاتەوانە لەوەی هەندێک جار هەلایەنەوە بۆ خۆی کار بکات لەوەی کە نەتوانین ئێمە بڵێن فیلمی کوردی بەجیهانی بکەین. خاڵێکی زۆر گرنگە بەڕاستیەکەی چکە بە مێژووی نەتەوەی کووردا بگەڕێیتەوە بۆ سەرەتاکانی هەر هەمووی ئەو دەستە بوون و کۆک نەبوون و کۆ نەبوون لەسەر خاڵێکی جەوهری و لەسەر هێڵێکی کارکردنی گشتی پێکەوە زیانی زۆر گەورەی لە بەنەتەوە کە گەیاندووە و لە ئاخیرانەتەوە خۆی چییە ینی کۆمەڵە خەڵکێکن کە ینی پێناسە سادەترین پێناسەی نەتەوە ئەوەیە کە کۆمەڵە خەڵکێکن کولتور و زمان و جۆگرافیایەکی هاوبەش و باگراوندێکی هاوبەش پێکیانەوە بەسێتەوە ئێمە کاری جددیمان ئەوەیە کە بەڕاستیەکەی بتوانین ئەم کۆدەنگیە دروست بکەین چونکە یعنی من ئاماژت بە قسەکانی پێش پرۆگرامەکە کرد باسیەوەمان کرد کە بۆ نمونە لە ناو پانێڵەکەی خۆشمانە ئەمڕۆ نمونەی وەکو کەیستەدیەک نمونەی دامەزراوەی CNC فەڕەنسیمان هێنایەوە کە ئەمە دامەزراوەیە کە بۆ وڵاتی فەڕەنسا دامەزراوەیەک نییە بۆ شاری پاریس شاری مەسەلەن ئۆنژێ خۆی نییە لیزی خۆی نییە هەر هەمووی لە ناو یەک مؤسسەیە لە ناو یەک دامەزراوەیە کۆبووتەوە کە کار بۆ گشت وڵاتەکە ئاکات ئێمە پێویستمان بە هەنگاوێکی لەم بابەتە هەیە بەڕاستیەکەی ئەم کۆدەنگی دروستکردنە ڕاستە لە ناو یعنی لە ناو کایە سیاسیەکانە بەداخەوە ئێمە نەمانتوانیەوە کۆدەنگێ دروستکەین و کاردانەوەکانی ڕۆژانە ئێمە ئەیبینین لە هەواڵەکانە ئەگەر 5 دەقەدانیشی ئەزانی کە ئەم یەکدەنگ نەبوون و کۆدەنگ نەبوونە چ زیانێکی گەورەی بە پرۆسەی سیاسی کوردگەیاندووە بە هەمان شێوە بۆ بارە کولتوری و فەرهەنگیەکەش ڕاستە ئەسڵەن زیاتریشە چونکە لەو حاڵەتەیە کە تۆ کۆدەنگیەکێ نەبێت ناتوانانی فیلم کۆمیشنێکە هەبێت لە شارێکەوە کار بۆ هەموو شارەکانی تر بکە ئەبێ فیلم کۆمیشنێک یاخود دامەزراوەیەکی سینەمایی گشتگیر هەبێ کە کار بۆ هەموو ئێمە تەماحی هەموو کوردستانی گەورەمان هەیە کە کاری بۆ بکە نەک تەنها بە تەمای ئەوە بین کە کار بۆ باشوور بکە بەداخەوە ئەوەی کە ئێستا لە ئارایە ئەیبینین سەرەتاکانی دەرەکەوێت ئەم
ئاسۆڕوونەی لەگەڵا نییە کە بتوانێت کۆ دەنگیەک دروست بکە لە ناو سینەماکارانە و شوێنێک هەبێ کۆیان کاتەوە بۆ ئەوی کە هەم لۆبی بۆ فیلمە ناوخۆی یەکام کا لە دەرەوە هەم کۆپرۆدەکشنیش بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە کە کاری هاوبەش پێکەوە ئەنجام بن. باشە کاخی بە لەسەر ئەم کۆدەنگیە خوێندکارەکان کە بەشدارن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بەشدارن هەروها بە خۆشحاڵیشەوە ڕاهێنەرەکانیش من زۆر پێم ناخۆشە کامیشاڵم لە پارچە جیاوازەکانی کوردستانە بەڵام بەداخەوەی کە کوردستانمان دابش کراوە ڕاهێنەرەکانیش لە پارچە جیاوازەکانی کوردستانەوە بەشداریان کردووە کەواتە ئەکرێ بڵین ئەمە سەرەتایە کە هەنگاوێکە بۆ ئەم کۆدەنگیە ئەتوانین ئەمە هەر بڵین کوردستانی گەورە بەڵام بەڵێ بە دڵنیایی ئەمە هیچ جیاوازیەکمان نییە چکە کاتێکە داوای هاوکاری لە دەرهێنەرێک یاخود نووسەرێکی باشەکەین لە باکوور باشە و لە باشووریش هەڵبەت نووسەر و دەرهێنەرمانێ بەڵام لەوێ پێمان وایە دەرهێنەرێک لێەوە بێنین ئەزمموی زیاتر کردووە و توانای تێگەیاندنی باشتر بێ و بتوانێت چیرۆکان زیاتر بەرەو پێشەوە بەرێ ئەمە ئەوەیە کە ئەم خۆی ڕێگەکەی پیشانتە ینی کۆدەنگیە ئێمە ئیشەکەمان بۆ ئەوەیە کە ئەم چیرۆکانە بتوانین بە شێوەیەکی لۆکاڵی کوردیانە بە جیانی بناسێنین لە ڕێگەیم کە کەسەکانەوە کە جیان کورد بناسێ کە کاتێک لە باشوور لە باکوور لە ڕۆژەڵا ڕۆژاوە مامۆستاکان کۆ ئەبنەوە ئەمەتۆرەکان کۆ ئەبنەوە لێرە دەرس بە تەلەبەکان هەڵێنەوە هەڵبەت ئەو کۆدەنگیە کە ئێمە لێرە لە فیلمفۆرمی زارێ پیشانمان ماوەوە بە فعلیش ئیشی لەسەرەکەین. زۆر باشە مامۆسازین لەوەی کە لایەنی هوەری و هەروەها فلم لە وڵاتاندا گرنگێکی زۆری پێ ئەدرێت هەندێک جار بۆ لایەنی ئابووری وڵاتەکە دووبارە سوودی لێوەر ئەگیرێتوانێ لە هەرێمی کوردستان تا ئێستا کارمان لەسەرەوە کردووە خۆی ئەمە دیسانەوە گەڕێمەوە سەر ئەو کێشە ئەساسیەی کە کار کراوە ئەین تۆ ناتوانین بڵێ ئینکاری ئەو بکەی کە کار نەکراوە بەڵام کارەکە لە بەرەوەی دەستە جەمعی نییە و پێکەوە ئەو کارەمان نەکردووە دەنگەکە زۆر زوڵاڵ نییە بەڕاستەکەی بۆیە تۆ پێویستە بەوە هەیە کە ئەو دامەزراوانە بە کۆدەنگیەک ئەم کارە بکەن بۆچی بۆ ئەوی کە ئەو نارێتف و جێڕاناوانەی کە ئێمە هەمانە دەربارەی باگراوندی نەتەوەی کورد کە چیرۆکەکانمان بگاتە دەرەوە ئێوە مەسەلەن بۆ نمونەیانی نموناوە هێنینەوە لە سەرەتاوە لە ئەم دیداری زارەیە تەرکیز لەسەر ئەوەیە کە چیرۆکی باش دروست بکرێت ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە بەڵام ئەم چیرۆکانە چۆن بکرێن بە فیلمێک کە بتانی بیگەێنی بە دەرەوە پێویستی بە لۆبیەکی زیاتر هەیە پێویستی بە پەیوەندی دروستکردنێکی زیاتر هەیە بە نێتوەرکینێکی زیاتر هەیە کە ئەمە بە تەنها بە یەک دامەزراوە و بە یەک موئەسەسە و بە وەزارەتێک ناکرێت هەمووی لە ناو یەکا پێویستیان بەوە هەیە کە هێڵێکی گشتی کۆیان بکاتەوە استراتیجێک هەبێ کە لانی کەم ئێمە باسکاڵین استراتیج باسیەوە بکەین کە بۆ ماوەی 3 ساڵی داهاتوو ئێمە پلانمان چییە پلانی من نا پلانی جەنابێ نا پلانی مؤسسەیەک نابەتەنیا پلانی هەر هەمومان پێکەوە چییە چکە ئەگەر ئەم یعنی دەستەگەریە بەردەوام بێت ئێمە ناتوانین بەڕاستی ئەو ئامانجە بکەین کە ئامانەوێت باشە پانێڵەکەی بەڕێزت لەسەر دەوڵەمەندکردنی سینەمای کوردی بوو کاتە چۆن ئەوە ئەکرێت وڵا زۆر بە وردی باسمان کرد من کورتەیەکی توانم لێرەیە باسکەم ئەوی ژەوەیە کە سەرەتایی ترین خاڵەوەیە کە قەناعەت بەوە بهێنرێت کە دەوڵەت و ئەو خەڵکانەی کە لە ئاستی باڵای دەوڵەتداریان لەم وڵاتەیە لە هەر پارت و سیاسەتێک بن پێویست بەوە کاکە شتێک کۆیان کاتەوە کە ئەویش مەسەلە نەتەوایەتەکەیە ئەم مەسەلە نەتەوایەتیە یعنی ئەگەر بۆ نمونە ئێمە بۆ نمونە ئەگەر تۆ فیلمێک دروستکەیت وەکو پاراسایت کە من لە پانەڵەکەیان نمونەی مێنایەوە زۆر بە باشی توانێت چیرۆکەکانی تۆ بە دنیا بگەێنێت وەکوەوەی کە وەزیرێک سیاسیەک بڕوا پانێڵێک لە شوێنێک بگێڕەیە خۆ دیدارێک لەگەڵ کەسێک بکات و بێتەوە چکە تارگێت ئۆدیەنسەکەی تۆ خەڵکەکەی کە ئامانجی بینەرە بە ئامانجگیراوەکانە زۆر زیاترە بن چیرۆکەکەت زۆر ڤایرڵترە بێت زۆر زیاتر بڵاوە بێتەوە کە ئەوە ڕێک ئەو شتەیە ئێمە ئامانەوێت لە دوای مەسلەی دامەزراوەی بوونی سینەماییەوە پێویستی بە پەروەردەکردنێکی ڕیشەیی هەیە ئەم پەروەردەکردنە دیسانەوە ئێڵێمەوە بە هەمومانەوە کرێ بە زانکۆکانەکرێ بە وەزارەتەکرێ بە تەنانەت ئەوەی کە من باسم کرد بە وردی بۆ مەسلەی لۆبیکردن بۆ سینەمای کوردی لە دەرەوە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەبێ ئەرکی لە ئەستۆیە ئەبێ ئەمەرکە جێبەجێ بکات چکە بەبێ یەکتری ئێمە ناتوانینەوە ئیشە بکەین دەستخۆش کا خەیبەر باسمان لە گرنگیەکە کرد هیوایەکمان هەبێ لەوەی کە فۆڕمی فیلمی زارە ئەم ساڵ یەکەم ساڵ بۆ لەوەی کە بەڕێوە ئەچێت لە ساڵانی داهاتوو
ئەم فۆرمە بەردەوامی هەبێت یاخود بکرێت بە فستیڤالێک و فۆرمەکە بەشێک بێت لە فستیڤالەکە. لە ڕاستیە لە ئێستا ئەوەی کە پێشتریش مناقەشەی لەسەرکراوە فستیڤال لە باشوور ئەتوانین وا بڵێن گرنگجیەکی ئەوتۆی نییە کە ئێمە بتوانین لێەوە کاتەکانمان یاخود زۆر شتێک لەوە سەرف بکەین بۆ بەرزکردنەوەی ئاستی ونەریمان وە بیرکردنەوەمان لە پێشخستنی سینەما و ئەو خاڵە گرنگانەی کە کاکسۆران باسی کرد. گرنگی خۆی هەیە فستیڤال باشی خۆی هەموو شتێک باشی خۆیە بەڕاستی کارێکی ونەری بێ، بەڵام فۆڕم زۆر زۆر زەرورە، ینی ئەو خاڵە گرنگەیە کە پێویستەکە هەبێت و بەم ستایلە ئیشی لەسەر بکرێت، ینی لە هەنگاوی یەکەمەوە کە هێنانە پێشەوەی ئایدایەکە کە باسکردنیە کە لەوەی ئایدایەک چۆن دروست بکرێ بە چیرۆک بکرێ بە سینناریویەکی باش و دواتر بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە کارە گرنگەکەی کە لە ئێستاە لە کوردستان بەعام بە گشتی پێویستە بەڕێوە بچێت و چاوی دنیا بێنینە سەر خۆمان و خەڵک گوێمان لێ بگرێ، خەڵک چیرۆکەکانمان ببینێ لە ڕێگەی سینەماوە باشترمان ناسێ، بیانی کۆنتاکتی باشترمان لەگەڵ بکەن و بتوانین هەر لەم ڕێگەیەوە کە ئێمەتوانیمان ئاستێکی باڵا پیشان بین کۆپرۆدەکشن بێنینە ناو کوردستانەوە کە بەڕاستی لە چاو دنیاە لۆکیشنی زۆر زۆر باشمانەیە کە بتوانین ئیشی لەسەر بکرێەوە و چیرۆکی ماشەڵڵا چیرۆکێکی زۆر زۆرمانەیە لە ڕووی تراژیدیەوە بڵێ لە ڕووی دنیایەک ڕوودا و دنیایەک شتەوە کە پێویستەکات بکرێت بە سینناریۆ لەم. من زۆر سپاسانەکەم کە لە پرۆگرامی ئەمڕۆی کورسات مەگەزین لەگەڵمانابوون. زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەین. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، پرۆگرامی ئەمڕۆی کورسات مەگەزین کۆتایی پێهات. وەک ئەزانین فۆڕمی فیلمی زارێ بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوامی ئەبێت. فۆڕمی فیلمی زارێ بە هاوبەشی ڕێکخراوی زارێ و هەروەها دەستگای میدیایی کورسات بەردەوامی ئەبێت و لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە چەندین پانێڵ و وەرکشۆپ و هەروەها ماستەر کلاس بەڕێوە ئەچێت. زۆر سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئەمڕۆی پرۆگرامی کورسات مەگەزین بوونی و ئێوارێکی شاتان بۆ خوازم.